دانیشتوانی گوندی چیمەنی شەهیدانی سەرو لە کەرکووک دژی قەرەباڵغی و سرەی بارهەڵگرەکانی بازگە و سۆنەری چیمەن گرت بوونەوە ڕێگریان کردووە لە هاتوچۆی بارهەڵگرەکان وەک خۆیان دەڵێن بارهەڵگرەکان بێزاریان کردوون و ڕێگەی هاتوچۆی گوندەکەیان داخستووە. وەڵاهی ئەم ترێلانە کاکچیا هاتوونە تێرە بەڕاستی شوێنەکەیان بێتام کردو، یعنی ئەم ڕێگایە کە ئەپەڕێتە ئەو بەرەو هیچ دیار نییە، هیچ دیار نییە. سیارەکە ئەپەڕێتە من شخصی خۆم ئەلێرە برایەکم ئەم ترێلانە دایلی قەناعەتە بە مناڵەکەی فڕەدای لەسەر جاتەکە خۆی گەورە ڕەحمیلیە کرد، خۆی گەورە ڕەحمیلەکە. ئیسە هیوادارین ئەم ڕێمان بۆ چارەسەرکەن، ئەم ترێلانە چارەسەرکەن ئینشەڵڵا. وەڵڵاهی کێشەمانەوەیە ئەم سارانە بانزادەکەیان کردووە، سایدێکیان کردووە. ئێمە ئیسە لێرەوە کە لەم دێوەڕەتە بین ڕوویەی نییە، ئەو دیو نابینین تا ئیسە تووشی چوار حادیسە بووینە. ئەمە بەسەر چی هاشێتەوە؟ بێ خۆمان بەسەر خۆمان هاشێتەوە. کەسێ نایەتە جواب دوای ئەوە هۆڕین لێدانیانە وەڵڵاهی بێزار بووینە بە تەواوی. یعنی سارێک ڕەدە بێ ئەسێتە پێشی سارەیەکی کە 50 لە دواوە هۆڕین لێدا بێزار بووینە بە تەواوی. سۆنەری بازگەی چیمەن لە کەرکووک بۆتە هۆکاری درێژبوونەوەی سرەی بارهەڵگرەکان و تەسەکبوونەوەی شەقامەکە و ڕێگریکردن لە هاتوچۆی هاوڵاتیان. دانیشتوانی گوندی چیمەن داوا دەکەن کێشەکەیان بۆ چارەسەر بکرێت ئەگەرنا ڕێگەکە بەرنادەن. کاگڕێبار پارێزگار گەرگوتی ئێمە تەلەگا گوازن سەرەوە بەس کوایسیان نەکردو هەروە خۆی ماوە. ئەگەر نێگوازن سەرەوە ئەم حاڵمان وابێت کێشە دروستە بێت، کێشەش دروست بوو ئەمانە نەبێت شت نەبێت حایسا بێت. سەرەکەی سارە دێت کاکە ساغڵوەرەکان عرە بجوان لێنە لە بڕۆ من بە خۆمیان وتە بڕۆ سەرەکەم سارە خربی لێمدا خۆم بەقسەیم نەکردو بە قسەی بکتای توش حایسا بوو حادثە بووە دێنە گژمانە ئەنم ناڵە مەزم دەبڕێت ئەبێ سارسەی من ڕێگاکە لێ نایکەین ئەبێ سارسمان بۆ بکەن. ئەم سۆنەر و گومرگە بە حسابی خۆی دایناوە مەواد لە هەرێمەوە نەیە و مەنەفێستیە بێ بەڵام تەنها پارە خواردنە. تۆ گومرگە تێ ڕاستەکەی بڕۆ لە گومرگەکان مۆزەفی خۆت دانێ بە پارەکە بۆ خۆت دەڕێتەوە بۆ دەی لێرە خەڵکی عاجەکەی مە بینی دوو وڵاتە ئەگە بینی دوو وڵاتە ئەلانی کە بلە بینی دوو وڵاتە تاوەکەی مەش تێبگەین ئێمە لە وڵاتێکی ترین بۆی لە ماڵەوە کە دەرچین خۆمان ئامادەکەین بچین بۆ وڵاتێکی تر نەک لە شارەکەی خۆمانە لە بین دوو سێتەرەیە ئێستا دوێنێ سێ سێتەریان تاکە داناوە نەگەرم سێتەرەیە سیانی تری کاتیان داناوە. ئێمە نەتاکە بڕۆم 5 کیلۆمەتر بە ناچوار سێتەرەیە بڕۆم تۆ خۆیان من لێوە پرسم تاقەتتان نەمێنێ خوڵق تەمێنێت سواری سیارەکە دیچی بڵای ئەسم سەردانی ناو شارەکەم بێزارە بی وەڕسە بی لە بینی چوار سێتەرەیە لە ماوەی 5 دقەیە یاعیمەکەی ڕاستە. ماوەی چەند مانگێکە بەهۆی سۆنەری بازگەی چیمەن قەرەباڵغی و سرەی بارهەڵگرەکان درێژ دەبێتەوە تا دەگاتە قەرەهەنجیر. ئەمەش نیگەرانی شۆفێران و دانیشتوانی ئەو ناوچەیە لێکەوتوێتەوە. ئەمە لە کاتێکدایە بڕیارە بازگەکان بۆ دوورتر لە گوندەکان و سنووری دوور لە کەرکووک بگوازرێنەوە. چیانووری کەناڵی پەیام کەرکووک.